قدمت خير ڕووناکی دیدەم. شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر و پێشەوای مسلمانان محەممەد درودی خوای لەسەر بێت ئامادەکاری دەکات. هاوڵاتیانیش دەڵێن زۆر گرینگە مرۆڤ بەکردار بەر لە گفتار یادی لەدایکبوونی پێغەمبەر زیندوو بکاتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەنجامدانی مەولود نیشانەی خۆشەویستی و وەفا و ڕێزە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. دەبی زۆر بەڕەوشتانە زۆر بە ئەخلاقەکی جوان ئەو یادەی بکەینەوە، یادی حەدیسەکانی پێغەمبەری بکەینەوە، حەدیسەکان وەربگرین. هەر حەدیسێک ئەوە چی خۆی هەیە، موعجزە چی خۆی هەیە، هەر حەدیسێک ئەخلاقمان دەداتێ، هەر حەدیسێک شفایەکمان دەداتێ، هەر حەدیسێک لە حەدیسەکانی پێغەمبەری ڕوحم بە قوربانی بەداک و بابەوە خێر و بەرەکەتمان دەداتێ. سارانە عادەتی زۆر جوانە لە هەولێر پێشتر لە ئێستا لە قەڵا ئەو یاد دەکرێتەوە. ئینسانی مسلمان خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم زێت دەبێتەوە، زۆر سەڵاوە لێ دەرێ، قورئان دەخوێندرێ، زۆر مەداحی پێغەمبەر دەکرێت صلی الله علیه و سلم، زۆر کەسەیە دەرێ ئەوە چیەوە یادی لەدایکبوونی پێغەمبەریە صلی الله علیه و سلم. دیارە ئەو یادەش ئینسانی مسلمان کە نوێژ دەکەین ئەگەر هاتو ئێمە سەڵاوات لە پێغەمبەر لێ نەدەین نوێژمان دروست نابێ. ئەو بانگە ئەو شەعائیرە کە ڕۆژێ 5000 بانگ دەدرێ ئەوە لە گەورەی پێغەمبەریە صلی الله علیه و سلم. بەڕاستی ئەو یادانە وا لە ئینسانی دەکا کە مسلمانان یەک بگرن، تەوحیدێکی سەفیان هەبێ، لێک جودا نەبن. لای خۆشیانەوە وەفدێکی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری بەشداری کرد لە ئاهەنگی یادی لەدایکبوونی پێغەمبەری سەروەر درودی خوای لەسەر بێت کە لە قەڵای هەولێر بەڕێوە چوو. یادی لەدایکبوونی فەخری کائینات محەممەد صلی الله علیه و سلم لەسەر بانگهێشتی پارێزگاری هەولێر وەفدێکی مەڵبەندی سێی کۆمەڵی دادگەری کوردستان بەشداریمان کرد لە ئاهەنگی یادی لەدایکبوونی حەزرەتی پێشەوای مرۆڤایەتی درود و سەلام و سەلامی خوای گەورەی لەسەر بێت. دیارە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئەم یادە بەرز ڕادەگرین و لەم ڕۆژەدا پەیمان نوێ دەکەینەوە کە پابند بین بە ڕێبازی پێغەمبەری پێشەوامان سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. شاری هەولێر لە دێر زەمانەوە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت مەولودی بە گرنگ سەیری کردووە و ساڵانەش بۆ ئەو یادە بە چاواکی زۆرە و جۆر خۆشحاڵی دەردەبڕێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.